دوجارەوەی لە باکووری ڕۆژهەڵاتی شاری حەلەب پێشبینی دەکرا ڕوویدا. هێزی سووریا دیموکرات هەسەدە و هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا ڕوبەڕووی یەکتر بوونەوە. دوایەوەی ئەم دوو هێزە بوونە هاوسنووری یەکتر، بەتایبەت کە تورکیا پشتیوانی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا دەکات لە دژی هەسەدا لە دەوروبەری باشوور و باشووری ڕۆژاوای شارۆچکەی مارع، شەڕ و پێکدادان لە نێوان هێزەکانی هەردوو لادا ڕوویدا. ئەم پێشهاتە نوێیە لالایەن چاودێرانی دۆخی سووریاوە پێشبینی کراو بوو، چونکە هەردوو هێزەکە جیاوازن و ئامانجیشیان زۆر لە یەک جیاوازە. هێزەکانی سووریا دیموکرات دانەوێت نێوانی کانتۆنەکانی کۆبانێ و ئافرین کۆنتڕۆڵ بکەنەوە بۆ ئەوەی بە یەکپارچەیی ئەو ناوچەیە لەژێر کۆنتڕۆڵی ئەوەندا بێت. بەڵام لە بەرامبەردا هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا بە پشتیوانی تورکیا چوونەتە ئەو ناوچانەی کە هەسەدە ئامانجێتی بیان خاتە ژێردەستی خۆیەوە. پێشبینی کراو بوو کاتێکم دوو هێزە بەرەو باب پێشڕەوی دەکەن شەڕ لە نێوان هەردوو لادا ڕوو بدات. بەڵام پێش ئەوەی بەرەو باب بەڕێبکەون، هەرزوو لە شارۆچکەی مارع شەڕ لە نێوانیاندا دەستی پێکرد. سێ ڕۆژە شەڕ لە نێوان هەردوو لادا دەستی پێکردووە و فڕۆکەکانی تورکیاش لە دەستپێکی شەڕەکەدا 24 جار سەنگەرەکانی هێزەکانی سووریا دیموکراتیان بردومان کردووە. پێشتریش لە گوندی شێخ عیسا و حەرب لەو ئومحوش شەڕ لە نێوان هەردوو هێزەکەدا ڕوویدا. بە پەیامەرەکانیش تا ئێستا دەشەڕوانی هەسەدە شەهید و بریندار بوون و 13 چەکداری ئۆپۆزیسیۆنیش کوژران و 20 دیکەش بریندار بوون. جگە لەوەش لە ئاکامی بردومانی فڕۆکەکانی تورکیا ژمارەیەک هاوڵاتی شەهید و بریندار بوون. ساڵح موسلیم هاوسەرۆکی پێدا لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی DW ئەڵمانی ڕایگەیاند فڕۆکەکانی تورکیا بە هەماهەنگی ڕووسیا و ئەمریکا هەسەدە بردومان دەکەن و تا ئێستاش ئەمریکا بێدەنگی هەڵبژاردووە. دەژڵێت لە سەرەتای هاتنی تورکیا بۆ ناوخاکی سووریا، ڕووسیا و ئەمریکا لە بەرامبەر تورکیادا بێدەنگیان هەڵبژارد. هەماهەنگی ڕووسیا و ئەمریکا لەگەڵ تورکیا و بێدەنگی ئەوان لە بەرامبەر بردومانی فڕۆکەکانی تورکیا لە دژی هێزەکانی هەسەدا لەلایەن چاودێرانی دۆخی سووریاوە پێشبینی نەکراو بوو، چونکە پێشتر مۆسکۆ و واشنگتن پێشبڕکەیان دەکرد بۆ ئەوەی هێزی سووریای دیموکرات بەلای خۆیاندا ڕابکێشن بۆ شەڕی دژی داعش. بەشێک لە چاودێرانی دۆخی سووریا پێیان وایە هەڵوێستی ئێستا ئەمریکا و ڕووسیا پەیوەندی بە ڕەوشی ناوچەکەوە هەیە، چونکە ئەمریکا زیاتر چاوی لەسەر ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی موسڵە و ناوێت بەرکەوتنی لەگەڵ تورکیادا ببێتە هۆی ئەوەی کاریگەری بکاتە سەر ئۆپراسیۆنەکە. لەبەرەوە بێدەنگی لە بەرامبەر بردومانکردنی هەسەدا لەلایەن تورکیاوە هەڵبژاردووە. جگە لەوەش ئەمریکا دەخوازێت لە داهاتوودا تورکیا لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕەقەی سووریادا بەشداری بکات. لە بەرامبەریشدا ڕووسیا چارەنووسی حەلەب یەکلا بکاتەوە. لە لایەکی دیکەشەوە ئەمریکا خوازیارە تورکیا دەستبەرداری حەلەب ببێت. لە بریەوەش چاوپۆشی لە بردومانەکانی تورکیا بۆ سەر هەسەدە کردووە.